بناوی خوای بەخشندەی مهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە وردەکاری بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق دەکەین کە ئەمڕۆ کۆبەوە و بڕیاری داوە 618 ملیار و 587 ملیۆن دینار وەکو پشکی هەرێم بۆ مانگی یەک ڕەوانە بکرێت بە پێی خەرجی فعلی دیارە و پارێک کە عێراق دەینێرێ بۆ مانگی یەکە و پشکی هەرێمە لە چوارچێوی یاسای بودجەی 2024 و لە کۆبنەوەی ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران یاسای بودجە هەموار یاسای بودجە پەسەند نەکراوە باز لەوەیەکەی کە لیژنەیەک پێکهێنراوە بۆی لە کۆبنەوەکانی داهاتووی ئەنجومەنی وەزیرانی عێراق هەموار یاسای بودجە دەنگی لەسەر بدرێت و ڕەوانەی پەرلەمان بکرێتەوە و دوجار لە پەرلەمان دەنگی لەسەر بدێ. قسە لەسەرەوە دەکەین بۆچی 618 میلیار نێردراوە و ئایا بۆ مانگەکانی داهاتووش بەردەوام دەبێ و لە هەمان کات بەشی موچە دەکا و چارنووسی موچەکانی سێ موچەی کۆتایش چی بەسەرێ و لە هەمان کاتدا سەرۆکی دادگای فیدراڵی عێراقیش قسەی کردبوو باسی لەوە کردبوو کە کۆمەڵێک سکاڵایان لە بەردەستدایە کە پەیوەستە بە موچەی موچەخۆران و سکاڵای خانەنشینان و باسی لەوە کردو بە پێی دەستور بە پێی مادەی چواری دەستور هەموو عێراقیان لە بەردەم دەستوردا یەکسانن و نابێ جیاوازی بکرێنە هاوڵاتیەکی لە دیالە لەگەڵ کوردستان و پێویستە موچەی فەرمانبەرانی عێراق وەرێم لە کاتی خۆی دابدرێت و پابەندەبوونی هەرێم نەکرێتە پاسا و بۆ نەدانی موچە لەگەڵ هەرێک لە بەڕێزان مەلا قادر محەممەد ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە لیژنەی دارایی لە ستۆدیۆ هەروە لە بەغداشەوە بڕیارە دکتۆر حەیدەر بەرزنجی شارەزای کاروباری عێراق لەگەڵمان بێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک مەلا قادر بەخێربێن سوپاسی ئامادەبوونی جەناب دەکەم ئەگەر سەرتا لەو دەست پێ بکەین خوێندنەوەی بەڕێزت بۆ بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران کە بڕیاری داوە 618 میلیار بنێرێ وەکو پشکی هەرێم بۆ مانگی یەک بڕیارەکە چۆن هەڵەسەنگێن سەرەتایەکە بۆ چارەسەرکردنی کێشەی موچە سپاس بۆ سپاس بۆ بینەرانی سەرانی عزیز بەنسبەت ئەم بڕیارەوە لە مێژایە هەموو لایەکەزان کەم کێشەی لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراالیە بەردەوامە و لە یاسای بودجەشە ئەم بابەتەکە هاتووە بەڵام لە یاسای بودجەشە بە حکمی ئەوەی نەتوانراوە هیچ یەکێک لە لایەنەکانی هەرێمی کوردستان و لە حکوومەتی فیدراالی پێی پێویست پابەندی ڕێککەوتنەکان ببن بۆیە ئەم کێشەیە هەروە ماوەتەوە و درێژەی هەیە هەوڵێکی ئەوەش هەیە کە بەئەتیبار تعدیلی یاسای بودجە بکرێ بۆ ساڵی 2024 بەڵام هێشتا لەسەر ئەوەش ڕێککەوتن تەواو نەکراوە کە ئایا تعدیلی یاسای بودجەکە چۆن چۆنی بێ لەگەڵەوەی لیژنەیەکەش دانراوە بۆ ئەمە لە چەند وەزارەتێک کاتوە لە وەزارەتی دارایی و تەختیت و وەزارەتێکی تریشک ئەمە هەمویان بە حسابی وردەکاری شتەکان پێک بێن و پێک بێن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە لەسەر ئەم بابەتە بەس ئێستا بڵێن تا بودجە هەموار دەکرێت ئێستا ئەمڕۆ بڕیارەکە کە ناوڕۆکی بڕیارەکە دەڵێ بە پێی خەرجی فعلی یعنی هەمان خەرجی فعلە کۆنەکە کێشەی بۆ موچە دروست کرد بوو ئێستا بە پێوە دەنێردێت تا بودجە هەموار دەکرێت تاوەکو بودجە هەموار دەکرێت تا ڕێککەوتن تێوە لەسەر دەکرێت ئەمە وەکو جاران دەنێردرێ 618,000ەکە هەروەکو جاران دەنێڕێ باقیەکەشی کە پێویستە لە بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتی ناوخۆی خۆی ئەو وەشەیە پڕ بکاتەوە بەڵام ئێمە کێشەی بودجەمان بەمە چارەسەر نابێت لەبەرەوەی بودجەی ساڵگە ڕابردوومان سێ موچەنە هاتووە حکوومەتی عێراقی خۆی لەوە بێدەنگ کردووە حکوومەتی هەرێمیش خۆی بێدەنگ کردووە حکوومەتی هەرێم لەبەرەوە خۆی بێدەنگ کردووە پێدەچێت دڵنیا بێت لەوەی کە حکوومەتی عێراقی ناینێرێ بۆیە خۆی لێ بێدەنگ کردووە خۆیشی بڵێن داهات وشتی لە بەردەستدایە بەهاتی ناوخۆوایە فرۆشتینەوەت بە تەنکەر بە حکمی ئەوەی کە ڕۆیشتنی نەوت ڕاگیراوە ماوەیەکی زۆرە خۆی ئەمە خۆی لە خۆیان زەرێکی گەورە بەر حکوومەتی عێراقش کەوتو نەکرد حکوومەتی هەرێم و شانێکی بنەڕەتی موچەکە لەسەر ئەو نەوتە بوو کە دەنێرا لە سەربەشێکی نەوتە نەک لەسەر هەموو نەوتەکە کە ئەو هەناردەکردنە نەماوە حکوومەتی عێراقش کە باقی موچەکە نانێرێ ئەوە پێدەچی حکوومەتی هەرێم بە پێی تێڕوانینەکانی خۆی ئەو داتانەی کە ئەی خاتە ڕوو بەشی بودجەی فەرمانبەران ناکات دیار لەبەرەوە هۆکارە دابەشینەکە ترم
کۆکردنەوەی داهاتەکانی ناوخۆ هەتا ئەو کوێستەکانە من پێم وایە بە پێپیوی شەڕێک نەخراوەتەوە ممکنە ئەگەر زۆر بەباشی کار لەسەر داهاتەکانی ناوخۆ بکرێت کە بەباشی ڕێک بخرێتەوە و بە جۆرێکی وە لە بەرژەوەندی دانیشتوانی هەرێمی کوردستانە بەکاربهێنرێ ممکنە بارەکە سوکتر بکرێ بەڵام کە حکومەتی فیدڕال هاوکار نەبێت لەم کاتانی ئێستا من پێم وانەیە بەو واقعی کە ئێستاکانە هەیە لە حکومەتی هەرێم بتوانێت موچەکانی تر بکات. بەس کاک مەلاقات ئێستا ئەو بڕەپارێک 680 ملیارد هێنێرجێ لەگەڵ داهاتی ناوخۆ بەشی موچە ناکە لەگەڵ داهاتی ناوخۆ چکە باسی 320 ملیارد دەکرێت داهاتی ناوخۆ جگەل هاوکاری و پەیمانان 22 ملیارد لەگەڵ تقریبا پێویستی بە 913 ملیارە لیستی موچە بەشی موچە دەکات لەگەڵەوەی بەغدا وایە ئەگەر کۆی بکەیتەوە بە تێگڕا بەش دەکا چونکە 300 و قسوور ملیارد داهاتی ناوخۆی خۆمان هەیە ئەویش 680 ملیارەکە ئەینێرێ ئەمە ئەگەر هەر هەمووی بۆ موچە بەکاربهێنرێ دەتوانرێ موچەی پێدا بەش بکرێ بەڵام مەساریفی حکوومەتی هەرێم تەنها هەر موچە نیە شتی تریشە کۆمەڵە شتی تریشە ممکنە نەتوانێت هەر هەموو پارێک و داهاتی کە دەگاتە دەستی تەنها هەر هەمووی بۆ موچە بەکاربێنێ لەبەرەوەی میکانزمی بەڕێوەبردننی ئیدارەی وڵات ئەویش بودجەیەکی زەبەلاحی دەوێت ئاسان نییە هەر هەموو ئەو پارەی کە حکوومەتی هەرێم دەستی دەکەوێت بخاتە بودجەوە کارەکانی تر هەمووی ڕادەوەسێ بۆیە من پێم وانییە تەنها بەو بڕەپارێکی حکوومەتی فیدڕال دێنێرێ تەنها بۆ بتوانێت موچەکە دابین بکە دەبێت شتێکی دەبێت داهاتی ناوخۆی بخاتە سەر وایە دەبێت داهاتی ناوخۆ زیاد بکرێت تر بە هەر ڕێگایەک بێ ئەگەر بەس خۆی ئێستا ئەگەر دەڵێن موچە پێویستی بە 913 ملیارە 680 کە ئەگەر تقریبا 295 ملیاری بخەینە سەر دەکاتە 913 تقریبا 50 ملیارێک لە داهاتی ناوخۆ دەمێنێتەوە جگەل لە فرۆشتنی بڵین نەوت بە تەنکەریش ئێستا ڕێکخراوی ڕوونبین ئەمەیە بە پوختەی کۆکردنەوەی داهاتەکان بریتە لەمانە ئایا سامەثلەن باز لەوە دەکرێت کە 300 قسوور هزار بەرمیلی نەوت لە ناوخۆ بەرهەم دەهێنرێ هەشتا شتێکی ئەدرێتە حکوومەتی فیدڕالی باقیەکەشی بە تەنکەر دەفرۆشرێت لە ناوخۆ کۆمپانیەکان و بۆچۆ ئەگەر بە مەبلەغێکی هەرزانی جۆکۆی کە باز دەکرێت کە دەفرۆشرێت لە حدودی 35 دلار ئەو ناوانەیە ئەلا ئاساس بەڵام ئەمانە وەکو پێویست کۆ دەکرێتەوە ڕێک دەخرێتەوە وەکو پێویست ئەمە دیارنیە نازانرێت چکەسە باز دوکە داهاتی نەوتەکە بە تەنکەر بازەکە نزیکە 230,000 بەرمی ڕۆژان دەفرۆشن جگەلەوەی بەغدا کۆمپانیەکان و حکوومەتی هەرێم تقریبا نزیکەی 350 ملیارێک دەکات یعنی گەر نیوەشی بۆ حکوومەت 150 ملیارێکی بۆ دەمێنێتەوە یعنی ئێستا گەر وەکو بەڕێز پێدوای گەر کۆکردنەوەیکی باشی داهاتەکانی ناوخۆ بێ لەگەڵ پارەکەی بەغدا زیادیشە لە موچە و خەرجی وایە بە کورد قسەیەکی هەیە کە بێ زۆر تەقەشوف لە شتێک بکە ئەڵێ بیۆژن کۆشی ئەگەر بیۆژن کۆشی بکە حکوومەت ممکنە بتوانێت شتەکان بڕوێنێ بەڵام ئەگەر بیۆژن کۆشی نەکە بەو واقعەیەکی ئێستاکان هەیە بۆی ناکرێت بەڵام ئایا ئەوە دەکرێت ئەو بیۆژن کۆشیە بە حکوومەتی هەرێم دەکرێت لەبەرەوەی لە زۆربەی جومگەکانە ئەوەی کە دەبێنرێ و ئەوەی کە دەگوزارێ وا هەز ناکرێت کە شتەکان بە پێویست کۆکردنەوەکان و ڕێخستەکان بە پێویست بێت باشە بەرەوە ئاسان نییە باش بەزۆکو هەمواری بودجە ئێستا لە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق پەسەندی نەکردووە تا بودجەکە هەموار دەکرێتەوە بەڵێ دەبێت ئەم یاسای بودجە خۆی ئێستا بەرکارە وایە یاسای بودجە بۆ 2024ش کێشە ناوی مانگانە بەپێی خەرجی فعلی دەبێت ئەو بۆ هەرێم بنێردرێت موچە بۆ هەرێم بنێردرێ وایە بەپێی واقعەکە ئەبێ بنێردرێ ئەم هەنگاوەی محەممەد شایە سوودانیش هەنگاوێکی باشە لەو ڕووەوە ئەگەر بەردەوام بێ چاکە بەڵام ئایا بەردەوام دەبێت و ئایا ڕێک دەکەون کە ئەوە زوو بە زوو بودجەکە دەستکاری بکەن بودجەی 2024 و ئەو خاڵانێک کە دانراوە یاخود کە باز دەکرێت کە
نوتی حکومەتی هەرێم بیدا بە عێراق 420,000 بەرمیل بێ و نیوەی داهاتە ناو خۆیەکان هەمووی بداتەوە بە حکومەتی فیدرالی و خاڵە گومرگیەکان هاو بەش بێ لەگەڵ ئیدارەی حکومەتی فیدرالیە کە ئەمانە ئەم خاڵێن کە خاڵێکی ئیزافەیە داواکاریی ئیزافەیە وەکوی کە باز دەگرێ ئایا ئەمانە دەگەنە ڕێکەوتن لەسەری ئەم شتانە من پێم وایە حکومەتی فیدرال هەتاوەکو ئێستاکانە بەردەوامە لەسەرەوەی زەخت لە هەرێمی کوردستان بکە ممکنە دۆستەکانمان لێرە و لەوێ ئامۆژگاری حکومەتی فیدرال بکەن بۆی کە لەگەڵ حکومەتی هەرێمە بسازێەوە ممکنە ئامۆژگاری حکومەتی هەرێمیش بن کە زیاتر ئێوە نەرم بن لە تەعاملکردن لەگەڵ حکومەتی فیدرالە بەڵام ئایا ئەم لێک نزیک کەوتنانەوە دێتە ئاراوە بەس پێویستی بە ئەوەش نیە ئێستا بۆنم لەسەر تا بڵێنگە بۆ هەمواری بودجەکە لەسەر خەرجی نەوت داهاتی ناوخۆ وەکەوەی کە بەڕێزت باست کرد ینی تا بودجە هەموار دەکرێتەوە نەوتیش دەبێت دوای نەوتەکەش تەسلیم کەن بە پێی یاسای بودجەوەیە زیاتر لە 400,000 بەرمیل سەر یاسای بودجەی 2024 تا ئێستا هەموار نەکرێت 400,000 داهاتی ناوخۆش دەبێت لەسەرەوەش ڕێکەوتن بکرێت اینجا و کاتە دێتە پەرلەمان هەموارەکە بەڵێ ئەگەر ئەوە ڕێکەوتن لەسەر کرا ئەنجا حکومەتی عێراقی ئەنجومەنی وەزیران من لە پرۆژە یاساییشی هەموارکراوە یاخود لە پرۆژە یا تەواوکاری بودجەیە ئەینێرێ بۆ پەرلەمان وەکو یاسای دەرچواندنی بودجەت ئەمری لەگەڵاکرێ هەموو ڕێوشێنەکانی دەرچواندنێکی یاسای بودجە دەگرێتە بەر بە هەموو قۆناغەکانیەوە کە ئەمە هەر هەمووی تەواو بوو ئەو ساوە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. باشە بەس کاتی چەند دەوێسە بۆنم ناگەر پەرلەمانی ئێستا ئەنجومەنی وەزیرانی عێراق پەسەندی نەکردووە هەر کاتێک پەسەندی بکات لە ناو پەرلەمان بۆ نمونەبلانی کەمەوە هەموارەکە مانگێکی دەوێت زیاتری بەلای کەمەوە زیاتر لە ڕۆژی دەوێت بەلای کەمەوە لەوە زیاتری دەوێت چون کۆمەڵی قۆناغە دەبێت قۆناغەکان هەمووی ببڕێ کە دێتە پەرلەمان خەنەوەی یەکەمی بۆ دەکرێت بەچێتە لژنەی دارایی و لەوێ ئەگەر دەستکاری نەکەن ئەگەر بسازن لەسەری ئەگەر لایەنە سیاسیەکانی عێراق دژایەتی نەکەن ئەگەر مەثەل ئەو بەشەی کە ڕێککەوتون لەسەری ئەوان کەمی نەکەنەوە چونکو پەرلەمانی عێراق دەسەڵاتی کەمکردنەوەی هەیە لە حالەتی هینەکانە مناقەلە و کەمکردنەوەی بودجە لە هەر وشە کە دەسەڵاتی هەیە ئەگەر دەستکاری ئەم بابەتانە نەکە و لەسەر هەمووی بسازێن ئەنجا جارێک کە تۆ مناقەشە دەکرێت و دوای ئەوە ئەنجا دەچێتە بواری دەنگدانە و دەنگی لەسەر دەدرێ و کە دەنگی لە کارەکان هەمووی تەواو بوو ئەنجا دوایە ئەبێ بە یاسای بودجە و نەشر دەکرێت لە وەقای بەزەوەی کێشەی لەسەر بوو خەرجی فیعلی ئەنجومەنی وەزیرانی سەرۆکی حکومەتی عێراقی سەرۆکومار ئیمزای دەکات و دەچێتە هەنی کۆمەڵێک ڕێکاری دوای ئەنجومەنی پەرلەمان پەسەندی بکە سەرۆکۆمار واژووی بکە ڕۆژنامەی وەخای عێراقیش بڵاو بکرێتەوە لە حالێک ئەگەر سەرۆکۆمار ئیمزاشی نەکات دوای 15 ڕۆژ ئەوە ڕێکاری کە مانگێکی دەوێ هەموارکردنەوەکە زیاتری دەوێت زیاتر لە مانگی باشە بەزەو کێشەی کە دروستی و خەرجی فیعلی کە لە 2014 دەڵێنە سەردەمی وەزیرێکی کورتکەوە شەر زیێباری بووە ناو یاسای بودجە کە ئێستا لە مادوی 11 دووبارە بۆ تۆ دەڵێ پشکێریم دوای خەرجی سیادی و حاکیمە دەدەکرێت بپێی خەرجی ڕاستەقینە دەدرێت ئەو چەمکی خەرجی فیعلیە کێسە و بڕشکم و مانگی یەکاتوو بەپێی ئەوە هاتووە دەتوانرێت لابەرێت و کێسە و توێشە بوو لە بینی هەرێم و بەغداد بۆی کە ئەمە لە کاتی هەموارەکە کە بینێت بۆ پەرلەمان ئەمە لابەرە ئەم خەرجی فیعلیە لە سەردەمی عەبادیە داهێنرا لە ململانێ تند و تیژەکانی کاتە خولەکەیەوە لە ململانەیەکانی نێوان حکومەتی هەرێم و حکومەتی فیدرالیە یەنە پێشتر خەرجی فیعلی هەر لە ئارایانە بوو و حکومەتی هەرێم ئەوسا زۆر گوێی بە حکومەتی فیدرالی نادا زۆر گوێی لێنە ئەگەر ئەژینە ئەگەر لەسەر خەت بۆ لەگەڵ حکومەتی فیدرالیە وەکو ئەوی کە ئێستا لەسەر خەتە ئەم شتانە هیچیان ڕوویان نادا ئەو خەرجی فیعلیە هەرنا هاتە ناو بابەتەکانەوە ئێمە لە 170مان هەبوو لەو سەردەمانەیە ئەو 170 کەم کرایەوە بۆ لە 12.7 لایەکی لێکرایەوە
لە ئێستا عەبادی لە چاوپێکەوتنەکەی لەگەڵ کاگنێچر کۆمەڵی قسەی زۆر باشی کردەوە بەڵام لە دەسەڵاتە خۆی ڕەفتارەکانی زۆر تون بوو بەرامبەر بە هەرێم لە سەردەمیەوە لە سەدا 17 کرا لە سەدا 12 بەڵێ 12.67 بەڵێ بەس دەکرێم خەرجی فعلی لا بەرێت پێشتر بڵین وەکو بەڕێزوت پێش 2014 ئەگەر 100 تریلیۆن بایە دایم لە سەدا 17 تریلیۆنی بۆ نمونە بۆ هەرێمدا بەس ئێستا دەبێت خەرجی سیادی حاکیمەی لێ دەربکرێت چەندێک بێ دوای پشکی هەرێم دەنێت ئێستا دەتوانرێت لە هەموارەکە فعلی لێلا بدرێ لیلا ببن بەس ئاسانە لە ناو پەرلەمان دەکان ڕازی دەبن خۆی ئەم بابەتانە هەمووی بابەتی ڕێککەوتنی سیاسیە ڕێککەوتنی سیاسی لەسەر بکرێ هەموو شتێک دەکرێت چونکە ئەمە شتێکنی لە دەستورە هاتبێ ئەمە یاسایە و لە پەرلەمانی عێراقی دەردەکرێت و پەسەند دەکرێت و گۆڕانکاری بەسەرا دەهێنرێ و ڕێککەوتنی لەسەر دەکرێت ئەگەر ئەمە ڕێککەوتنی سیاسی لەگەڵ حیزبە سیاسیەکانە لەسەر بکرێت هەموو شتەکان دەکرێت بگەڕێتەوە دۆخی خۆی تەنانەت لە 170 کەش مەجای لەوەی تیا هەیە بگەڕێتەوە دۆخی خۆی مە بە پێ ڕێککەوتنەکانە بەڵام ئایا ئەو ڕێککەوتنانەمان لەگەڵا دەکەن ئایا واقعێکی ئەو تۆ هەیە کە ئەوان ئاوا مەداراتی هەرێمی کوردستان بکەن و دڵی هەرێمی کوردستان ڕابگرن یا هەرێمی کوردستان توانیوێتی بای ئەوەندە قەنەعەت بەوان بێنێت کە ئەو بابەتانە جێ خۆی بگرێ ئەو زڵمانەی کە لە بودجیا لە هەرێمی کوردستان کراوە ئەو زڵمانە لا بدرێ مثلا فقرە سیادیەکان ئەو فقرە سیادیانەی کە جەناب باس کرد کە لا دەدرێ حاکیمە و سیادی حاکیمیەکە فقرەکانی گۆڕانکاری بەسەرا نهاتۆ بەڵام فقراتی سیادی هەموو ساڵێ یەک زنجیرە فقرەیان زیاد کردووە لەسەری خسوانەتە ناو سیادیەوە کە ئەمە هەمووی لە بەرژەوەندی حکوومەتی فێدرالی بوو لە دژی بەرژەوەندی حکوومەتی هەرێم بووە گەیشتۆتە ئاسێک شانی بودجەکەی شکاندووە ئێستا لە بودجەی 2023 لە کۆی 198 تریلیۆنەکە 68 تریلیۆنی بۆ خەرجی سیادی و حاکیمە و ئەردووکی بەڵێنی ئەوەن دەدانرابوو بەس خۆهەرێمیش سودمە نییە سەبەنۆنۆک و خەرجی بواری نەوت سیادی وایە پێشمەرگە گەر موچەکەی بدەن سیادیە جا کارمەندانی کۆمیسیۆن بەنداوەکان اینجا خەرجی حاکیمە ژوک و خۆراک و دەرمان و ئەوانە هەرێمی سودمەندە وایە دەرمان و ئەم شتانە ئەوە حاکیمەنەوە سیادی نییە سیادیەکان جیاوازە وەسیادیەکان ئەوان زیاتر لە بەرژەوەندی خۆیان بەکاریدێنن کەمتر لە سیادیەکان هاوکاری هەرێمی کوردستانی تیاکەن بەس بۆچی کوردی سەبانەکە مەلاقاتت لۆبی نەکردو بۆ نمەسی سەرۆکایەتەکەی عێراق لە سیادیە وەزارەتی دەرەوە وەزارەتی بەرگری کۆمیسیۆن بەنداوەکان ئەمانە موشێت بۆ هەرێم بۆ پێشمەرگە یاخود سێ سەرۆکایەتەکەی خۆی هەر لە بنەڕەتە خستبا سەر سیادی ئەگەر لە ڕابردوو کاری بۆ کرابێنە دەکرامانە بۆن بەسەر سیادی بنۆکۆ ئەوەی هاوشێوی عێراق بۆنە پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەت هەرێم و دەسەڵاتی دادوەری و من باسی بابەتێکم کرد کە حکوومەتی هەرێم لەسەر خەت نەبووە لەو قۆناغانەدا ئەیجینە ئەکراوە وای لێنێ بۆ شوی لێنێ و شتەکان لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمی شابێ لە بابەتەکانەوە نیە پەرلەمانتارەکان لەو مەعادەلانە قسەیان نەکردبێ من خۆم لە یەکێک لە کۆبنەوەکانە لەگەڵ عەبادی کە هاتە پەرلەمان لە دانیشتنێکا کە دانیشن ئەم عادەلانم باس کرد بۆ ئەمانەی هەرێمیش ناخرێتە سەر بودجەی سیادی حکوومەتی ئیتیحادی طبعاً خۆی لە وەڵامەکان هەردزیوە بەلای وەڵامی ئەوەیە هەر ناچێت و ناشچێت چونکو نایەوێ بیکە بەڵام ئەگەر ڕێککەوتنی سیاسی هەبێ خۆی ئەی خاتە ناو معادلەکانەوە خۆی ئیشی لەسەرەکە پەرلەمانتارەکانی خۆیان ڕائسپێرن کە ئەرقەلە بۆ ئەو شتانە دامەنێن ئەمانە زۆر زەر لە بابەتە سیاسیەکانە ڕێکش دەکەون بەڵام پەرلەمانتارەکانی خۆیان تێدەگەیان ئەڵێنێ و ئەرقەلە دروستکەن لەبەرچی لەبەرەوەی نانەوێ لەوانەیە زەختێک لەسەریان دروست بوو بێ کە بۆ ئەوەی ڕێککەوتنە سیاسیەکە بۆ جۆرە بکە بەڵام بۆ هەڵۆشانەوەی یان بۆ ڕێگریکردن لەبەری ئەتوانێت پەرلەمانتارەکانی هەمدە کە پەرلەمانتارەکان هانەدەن ئەڵێەوە لە قسەی ئەمە دەرەچی بە قسەی ئەمە ناکات چی لێ بکەین ئەنی زۆر جار هەبوو شتی لەو بابەتانە
پەرلەمانتار لە کوتلەکەی خۆیان بە جۆرە لە جۆرەکان بەناوی دوورکەوتنەوە یان جیابوونەوە ئەم شانۆگەریانەشیان دروست کردووە بۆ ئەوەی کە ئیشەکانی ئەو وعد و عودانی کە داویانە بە هەرێمی کوردستان زۆریش نەبووە لە هەرێم وایە کەم تەرخەمی زۆر هەبووە سە پێشمەرگە باز دەکرێت لە سەردەمی ماون جەلال و لە 2007 نووری مالیکیەوانە ڕێکەوتون بۆ 900,000 پێشمەرگە بکرێتە سەر وەزارەتی بەرگری یان بودجێ لە عێراقەوە بێ باز لەو کرا بکە ناوەکان بێنرێ بەڵام ناوەکان ڕۆشتون شتێکی لەم شێوە ژۆبزانم هەرە بوو سەبارەت بە پێشمەرگە کورد قسەی زۆر جوانی هەیە هەڵەت چەپڵە بەدەستێک لێ نادرێ هیچی تێک نییە کە هەڵەیەک ڕوویدا بێ هەڵەکە تەنها لێک لاوە بوو بێ هەڵەکە کار و کاردانەوە بۆ هەمیشە سروشی ژیان وایە سیاسەت وایە تەعامل وایە لە ژیانە تەنانەت لە کاروباری کۆمەڵایەتیشە ئەم واقعانە بەو شێوەیە دێن و دەڕۆن کە کارگەیشتە سەر ئەوەی لێکتێگەیشتن کەم بووە هەموو بابەتەکان بەچی هەلەکرێ بە لێکتێگەیشتن کە لێکتێگەیشتن کەم بووە یان نەما لە ئارایە کەواتە لایەنی بەهێز بابەتەکان بەڕێزت بە حکومەوەی پێشی لە لیژنەی دارایی بووی گەژمینی بەوەی کە بۆ نمونە ئەم جارە هەمواری بودجەکە بکرێ باراسەوەی کە خەرجی بۆ نمونە فعلی ئەوە لا ببرێ لەسەر کێشەی نەوت ڕێک بکەون موچە وەکو بڵێنلانی کەم نزیک بێتەوەی پێش 2014 پشکێکی باش بۆ هەرێن بێ هەر بە پێیەوە نەبێ کە خەرجی فعلیە بڵێ بەنسبەت واقعەکانەوە ئێستا گۆڕانکاریی بەسەر هاتووە ئەوان قورسایی زۆریان خستبوو سەر بودجەکە و قورسایی زۆر گەوریان خستبوو سەر هەرێمی کوردستان وەقدری زۆر گەوریان لە ڕووی بودجە و داراییەوە لە هەرێمی کوردستان کردووە گەیشتۆتە ئاستێک من پێم وایە گەیشتۆتە ئاستێک کە دۆستەکانیشمان لەسەر ئەمە بێنە دەنگ کە ئەو زەختانە کەمکرێنەوە لەسەر هەرێمی کوردستان و ئەوانیش ئێستاکانە ئەوە دەبینن کە هەرێمی کوردستان جۆرێ لە جۆرەکان وەڵامی ئیجابی هەیە لەگەڵ حکوومەتی فیدرالیە لێک نزیکبوونەوەیەکی باشتر هەیە لە سەردەمەکانی ڕابردووە ممکنە لە هەندێک شتە دەست نەرمکەن و لە هەندێک شتە بێنە پێش لەگەڵمان بەڵام من پێم وانییە هەرگیز شتەکان بگەڕێتەوە دۆخی پێشووتری خۆی باشە بەس ئەوە نەوت تۆ کار بۆەوەی کە ئێمە تووشی و هەموو نەهامەتێ بین جان ئەگەر نەوت بۆ هەنادە نەکرابەیە ئەو بژانەوەی کە لە هەرێمەر بەردەوام دەبوو یاخود ئەسڵان ئێستا لە 2024ش لەسەر نەوتەکە ڕێک دەکەون لەسەر خەرجی نەوتەکە لەسەر نەوتەکە کەمە بوو بەگرێ کوێرە لە 2023 لەسەر ڕێک نەکەوتن من پێم وانییە ڕێکەوتن لەسەر نەوت بکرێت تەسەور ناکەم چونکە ئەگەر تەنها تەماشای دەرهێنای نەوت بکەی نەوتی عێراق لە هەندێک چاڵگەیە هەیە کولفی دەرهێنانی نەوتی بەرمیل $1 وەستێ هەندێک چاڵگەیان هەیە $5 وەستێ هەندێک چاڵگەیان هەیە $6 وەستێ بەڵام کولفی دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستانە تەنها نەقلی بۆ ڕێەکانی $7 وەستێ $7 لە هەموو کولفی دەرهێنانی بەس نەقلەکەی لە هەموو کولفی دەرهێنانی نەوتی عێراقی زیاترە جگە لە کولفی دەرهێنانەکەی هەرێمی کوردستان على اعتبار $24 تەکلیفەکە هەردووکیان $32 بە هەردووکیان $32 کە ئەمە هەر دەکاتە کولفەی بەرهەمهێنانی 1 بەرمیل نەوت ژمارەیەکی خەیاڵیە جیاوازەکە $26 ئێستا لە بینی هەردووکیان عێراق دەڵێ $6 ئەو دەڵێ 32 ئەمە پێ دوای ڕێک بکەون یاخود دوورن لەسەر خەرجی نەوت مەگەر بە ڕێککەوتنی سیاسی ڕێککەون ئەیژینە ڕێککەوتنی فەنی لەسەر ئەمە قەڕێک ناکەون بەس بەڕێزت پێ دوای ئەوەندە تێچۆکەی بێ لە هەرێمیش $32 لە هەموو دنیا شتیوانیە ئەی بۆ لێرە هەیە ئەو کارەکەی چییە؟ ئەو کارەکەی ممکنە بگەڕێتەوە بۆ نەشارەزایی ئێمە لە هەندێک بوارە کە ئەو بەسەرمانە تێپەڕی بێ ویان کرابێ بە شیرنی بۆ هەندێک کۆمپانیا و بۆ هەندێشتی لەم بابەتانە لە عقدەکەی عقدی لەسەر کرابێ مەگەر ئەو حالەتانە بێ ئەیگینەوە ڕقەمێکی خەیاڵیە باشە بەس ئەوەی کە ڕۆی سەرۆکی دادگای فیدراڵیش قسەی کردبوو
باسی لەوە کردبوو هەندێک دۆسییان لەبەردەستە تایبەتە بە موچە و خانەنشینان ئەوە پێی دەستوو دەبێ هاوڵاتی یەکسان بن و دەبێت ئەوە چارەسەر بکرێت و موچە هاوڵاتیان هەرێم و عێراق لە کاتی خۆی داوەری بگرن. ئێستا کۆمەڵی سکاڵاشەیە پلە بەرزکردنەوەیە موچەیە خانەنشینە لە دادگای فدراڵیە. پێشبینی دەکەی ینی بۆ نمونە لە ئایندەدا دادگای فدراڵی بڕیارێک بدا بڵێ دەوێت موچە لە عێراق یەک سیستەم بێت بێکەوە دابەش بکرێ بۆ نمونە عێراق لە کۆتایی باز دەکرێت 22 مانگ تا کۆتایی مانگ موچە دابەشەکە. ئەمە لە بڕگەی لە مادەی 14 بودجێ ئەم بابەتە باس کراوە هاتووە. ئەمە مادەیەکی زۆر باشە خراوەتە بودجەکەوە وەلەو دەستور زۆر بە واضحی مافی هەموو عێراقیەکانی یەکسان کردووە. پێویستی بۆ نییە تۆ لە یاسای بودجێ ئەم فەقەڕێ زیاد بکەی ئەگەر تۆ دەستور جێبەجێ بکەی بەڵام ئەوە نیشانەیە کە دەکەی بۆ دادگا وەڵامی و پرسیاری جەناب بم هەروە کوڕمکردنەوە ویستم بچمە ئەو لایەوە ئەم شکات و شکاتکاریانە شتی زۆر زۆر باشە کە ئەوە تۆ خۆت لە بودجەکەی خۆتە ئیقرارت کردووە بەڵام بۆ جێبەجێناکەی مەفروزە جێبەجێ بکەی کە تەعن لەو بڕگەیە نەدراوە کە تەعن لە هەندێک بڕگەی تردرا کە لە بەرژەوەندی هەرێما بوو لایەندا بەڵام تەعن لەو بڕگەیەش نەدراوە و بۆتە یاسا و چۆتە بواری جێبەجێکردنەوە کەواتە جێبەجێناکەی مەفروزە مەحکەمە ئیتیحادی بڕیاری لەسەر بدا کە جێبەجێ بکرێ بەڵام کێشەیەکی لێرەیە لەناو ئەم مەعادەلانەیە. محکمەی ئیتیحادیش دوور لە سیاست کار ناکە ئەگەر بێت و ڕێکەوتنە سیاسیەکانی لەسەر کرابێ بۆ ئەوەی بتوان پەرلەمانتارەکان بۆ هەندێک شتی تر بەکاربێنن پەرلەمانتارەکان بکەونە هەرای ئەوەی کە ئەمە قبوڵمان نییە و دژی بۆستنەوە و ئیتفاقە سیاسیەکەش کرابێ لە بینی خۆیانە لەم حالەتەیە دەکرێت ئەوان تەکلیف لە محکمە ئیتیحادی بدەن تەکلیفی لێ بکەن بۆ دەشیکەن لەو حالەتەیە کە ئەومان بۆ تێپەڕێنە محکمە ئیتیحادی بڕیاری لەسەردا و دەچێتە بواری جێبەجێ لە بودجەکە بەس لەم حالەتەیە جێبەجێ دەکەن. ئیستا جگە لە بودجەکە کە پێشتر بەڕێزوتت تانەی حکوومەتی هەرێمە بوو تانەی شا سوودانی هەبوو لەسەر یاسای بودجە ئێستاندێک فەرمانبەر ڕۆشتوم لەوێ سکاڵایان تۆمار کردووە داوا دەکەن پلە بەرزکردنەوە کە لە هەرێم لە 2016 وەستاوە نایاسەیە دەست پێ بکاتەوە سکاڵا هەیە لەسەر دواخستنی موچە لە دادگای فیدراڵی ئەگەر دادگا بوونم لە حاڵەتێکدا لە ئایندەدا دۆسیانەیەک لا بکاتەوە بڕیار بدا بڵێ با لێ کاتدا موچە دابەش بکرێت ئەمە ئیلزامیە بۆ حکوومەتی عێراق و هەرێمیش بەڵێ ئیلزامیە بۆ هەردووکیان بەڵام حکوومەتی عێراقی خۆی لێ دەدزێتەوە یان نازێتەوە خۆی تۆزێکش هینە بۆ مۆزوعی بودجە تۆزێک شیاو نییە بەو مطلقیەتە حکمی لەسەر بدرێ چونکە ئەمە داهاتی خاڵە گومرگیەکانە داهاتی نەوتە داهاتی ناوخۆی ئەمە هەمووی کۆ دەکرێتەوە بارە ئابوووریەکانە بە تێگەڕایی هەڵکشان و داکشان هەیە زروفە سیاسیەکان کاریگەری لەسەر دەبێت زروفی استقراری ناوچەکە استقراری جیهانی ئەمانە هەمووی کار و کاردانەوەی لەسەر ئەو واقعانە دەبێت بۆیە بۆ مطلقیەتە شەرت نییە بۆ شێوە بگرێت بەڵام بە جۆرێ لە جۆرەکان دەکرێت ئیشارە بۆ بدرێت چی بۆ عێراق کرێت ئەوەش بۆ هەرێمی کوردستان سیستەمی موچە خۆلێرش جیاوازە ڕۆژێک دەبێت ینی سیستەمی موچە هاوتا بکرێتە بە تایبەتەوەی خانەنشینان لێرە کەمتری موچەی خانەنشین 220,000 زیاتر بازلەوەکەی زیاتر لە بڵین 90,000 کەس موچەکان 220,000 خانەنشینی بە تایبەت لە هێزەکانی ناوخۆ لە عێراق کەمتری موچەی خانەنشین 500,000 نابێت یەک سیستەمی موچە بەپێی دەستور بەپێی یاسا بێت ئەو جیاوازی یاخود پلە بەرزکردنەوە لە 2016 لێرە وەستاوە لێوێ بەردەوامە ئەمە پەیوەندی بە یاسای هەرێمەتی لە دەوڵەتی فیدرالیە بوار بۆ ئەم بابەتە هەیە فیدرالیەک حکوومەتێکی فیدرالی دەکرێت داهاتی زیاتر بێت لە حکوومەتێکی تری فیدرالی دەکرێت موچەی زیاتر بێت لە موچەی حکوومەتێکی تری فیدرالی ئەمە لە یاسای فیدرالیە زۆر ئاساییە
بەڵام بەنسبەت واقعی فدرالیەتی عێراقەوە تاوکو ئێستاکانە وەکو واقعی فدرالی تەعامل لەگەڵ هێنەکانە نەکراوە لەگەڵ وحدەکانە نەکراوە ئەمە بەس حکوومەتی هەرێمان هەیە فدرالی حکوومەتی عێراق بەخۆی ناڵێ حکوومەتێکی فدرالی بەخۆی لە حکوومەتی ناوەندی حکوومەتی مەرکەزی بۆیە من پێم وایە ئەگەر وەکو واقعێکی دەستوری تەعامل لەگەڵ ماوسمی نابێ یەک سیستەمی موچابێ سەبوون خانشی بەسم لەهینە لە واقعی هەرێمی کوردستان ئەگەر بێت بە پێی دەستور تەعامل لەگەڵەوە بکرێ ئەبێ وەزع و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک نابێت لە وەزع و گوزەرانی خەڵکی حکوومەتی فدرالی کە لە ژێرسای حکوومەتی فدرالیان نابێت کەمتر بێتەوە بە هیچ جۆرێک استفادە بە خانشیان فقرێک ئیزافە بکەم تەنانەت لە دەستورە ئیقرار لەسەر ئەوە کراوە ئەگەر شوێنێک مەزڵوم بوو شارێک بەغدور بوو مڕاعات بکرێ و چاودێری بکرێ باری گوزارانی پارەی زیاتری بۆ خەرج بکرێ ئەمەشمان هەیە ئێمە و هەر پاڵپشت بوو بوو مادێش ئێمە لە سەتە حەفدەکەمان بۆ دانرا کە حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی ساڵەهایە کە زوڵمی لێکراوە سەمی لێکراوە لەگەڵ لایەن حکوومەتی عێراقیەوە لایەن بەعسەوە ئەمە وەکو تەعویزێک بۆەوەی تاوەکو دێتەوە سەر پێی خۆی زیادەیەکی هەبێ بۆیە ئێمە بە یاسا ئەوەمان بۆ ڕێکخرا بەڵام خراپی پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرال وای لێ کرد کە تەجاوزی ئەو ڕێکەوتنە بکەر و ئەوە لادەن و فەقڕێ لادەن باش بەزۆکۆی خانشینە ئێستا پێشتر موچەی خانشین لێرە زۆر کەمە 220,000 لەوێ کەمترینی 500,000 پێشتر دادگای فیدرالیش ئەو یاسای کە لە هەرێمی یاسای ژمارە 27 ساڵی 2006 خانەنشینی عێراقیان هەڵوەشاند وێستە کار بە یاسای ژمارەنەوەی ساڵی 2014 هەمار کراو دەکەن دادگای فیدرالی شەڵی وەشاند بێستش کاری پێ دەکرێت نابێ ئەمە بڵین هاوتا بکرێتەوە بە تایبەت خانەنشینی هاوشێوە بکرێت لەگەڵ عێراق لانی کەم چکە 220,000 کە بەشی پێداویستەکانی ڕۆژانە ناکەوە ئەمە باسیەوەمان کرد مەجای ئەوە هەیە کە بارگوزەرانی دارایی فیدرالیەکان چونی نەبن من لە ڕۆی یاساییەکەیەوە قسە لەسەر ئەم بابەتاکەم نەگەوەی کە بڵێم من دیفاع لە موچە خۆرانی هەرێم ناکەم بەستەمەوە نییە بەڵام لە دەستوری عێراقیە هاتووە دانی بە یاساکانی هەرێمی کوردستانە ناوە ئەو یاسا بەرکارانەی کە لە هەرێمی کوردستان ئیشی پێدەکرێت ئەگەر مخالف نەبن بۆ دەستوری عێراقی ئەوان تەفزیلەکرێن بەسەر یاساکانی عێراقیە کە لە عێراق دەرەچن باشە بەس بۆ یاساکانی 2023 بۆ 2023 وایە بەڵێ بۆ پێشەوەیە بەڵێ ئێستا و خانەنشینی ئەوەی خانەنشینەکانی هی 2006 لە عێراق هەڵوەشاوەتەوە و لێرە ئیشی پێ دەکرێت قەیناکە لەبەرەوەی لە هەرێمی کوردستان خۆیدان بۆیان هەراوە ئیش لەسەرەوە کراوە دەتوانێت ئیشی لەسەر بکە بەڵام ئەگەر بێوێ لە حالەتێکە بیخاتە سەر یاساکانی حکوومەتی فیدرالی هیچ دەتوانێت بە قەرارێک لە پەرلەمانەوە قەرارێک لەسەرەوە دەرەچکە و یاسایە لا دەدەین کار بەو یاسایە دەکەین ئەو یاسایە دەبێتە یاسایی جێگرەوەی ئەو یاسایی کە لێرە ئیشی پێ دەکەن باشە بەزۆک و موچە دەکرێت شەش خولەکەیشمان ماوە سوپاس دەکەم بە کورتی سەبار بە موچە دەکرێت ینی بەدەر بکرێ بڵین ئەگەر کێشەی نەوتیش هەل نەبێ کێشەی داهاتی ناو خۆ بە پێی یاسای ئیدارەی مالی چووکەویش کێشەی لەسەر ئەگەر هەل نەبێ موچە بخرێتە دەرەوەی ئەمانە چارەسەرێکی بۆ بدرۆزێتەوە لە 2000 لەم ساڵدا 2024 ئەگەر ڕێک بکەون وەکو ڕێکەوتێکی سیاسی هەموو شتێک دەکرێت مەجای هەمووی تایە پێشتر نەوت دەرناهێرا لە هەرێمی کوردستان گومرگێکی ئاسایی هەبوو گومرگەکانەوە بەهێزش نەبوون لە هەرێمی کوردستانە بودجەکە لە حکوومەتی عێراقیەوە دەهات نەپرتە وڵیان هەبوو نە گلێ و گازەندەیان هەبووەوە نە داوای هیچ شیان لێ دەکردین ئەوەی دەمانویست ئەوەی کە بەشی خۆمان بوو بۆمانیان دەنارد و هیچ کێشەش نەبوو کێشەکانی ئێمە هەمووی نەوتەوە سەرچاوی گرت
کە ئێمە پێمان وا بوو نەوتە وامان لێ دەکای تر پێویستمان بە حکوومەتی عێراقی نەبێ بۆیە لە هەندێک شتە تەجاوزی کۆمەڵێشتمان کرد لە بەرامبەر حکوومەتی حکوومەتی عێراقیش ئێستا تۆڵەکانمان لێ دەکاتەوە کە واقعەکان کۆڕاوە باشە بەس سیاسیەکان لە ساڵحمان بوو قۆناغانە ئێستا لە لە بواری موچە بڵێن حکوومەتی هەرێم ڕوبەڕی شکست بۆتەوە بە تەواوەتی چونکە سێ موچەی بڵێن هی 2023 ساڵی ڕابردوو چارنووسی دیار نییە و ئەوەش کە دێت بڵێن لەمە دووە چۆن دابەش دەکرێت شکستیێنە حکوومەتی هەرێم لە بواری موچەیە بەنسبەت حکوومەتی هەرێمەوە شکستهێنان من ناتوانم قەرار بدەم شکستی هێنا چونکو ئەمە بڕیارێکە دەبێت دوای لێکۆڵینەوە و بە دوادا چۆن بە دیڕاساتێکی زانستی لەسەر کارەکانی حکوومەتی هەرێم بکرێ لەسەر ئوسلوبەکانی بکرێ لەسەر داهات و خەرجەکانی بکرێەوە لەسەر ئەو خەرجانەی کە کردوێتی ئەو موچانەی کە کردوێتی بەراورد بکرێ ئەمە دوای لێکۆڵنەوەیکی زانستی بەپێی واقعیکی ئەکادمی ئەوسا دەکرێت بڕیار بدرێت حکوومەتی هەرێم لە حکومڕانیەکە یاخود لە بودجەدانەکە شکست خواردووە یا شکست خواردوو نییە ئەمە لەویا دەکرێت ئەمەی کە پێشتە ئەندامی لیژنەی دارایی ژووی ئەگەر حکوومەتێک بودجەی نەبێ نابێتە حکوومەتێکی شکست خواردوو دەکرێت بودجەت نەبێ مەرج نییە زۆر حکوومەت هەیە بودجەی نییە بەڵام ئەمە کارێکی زۆر نەشیاوە لە ئیدارەی مالیە بە حکوومەتێک دادەن ئەم حکوومەتانێک کە بودجیان نییە کە نانوێ خەرج و داهاتەکانیان دیار بێ و ئەمە دەبێتە نیشانەیەکی پرسیاری ناخۆش لەسەر ئەو حکوومەتێک کە بودجێ نەبێت. بەس خۆ دەمێک لە کوردستان بودجە نییە لە 2013 بودجە نهاتۆتە پەرلەمان. جاوە یەک لە پرسیارە ناخۆشەکانەکە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت چونکو وەڵامی پێ نییە بۆ وەڵامی ئەو پرسیارە. سێ خولەکێکمانەوە بەس سەبارەت بە موچە گەشتبینی کە لەم ساڵدا ڕاست بکرێتەوە چونکە کووتمان ئەگەر داهاتی ناوخۆکە هەژمارکەی ئەو 980 میلیارە لەگەڵ 342 داهاتی ناوخۆ 960 میلیاردەکە جگە لە تەنکەر موچە پێویستی بە 913 تقریبا زیادەی هەیە دەکرێت بێگزاریەکە نیەتێکە بێ بۆ کۆکردنەوەی داهاتەکان دارێکی باشە بێ قەیرانی موچە لەم ساڵ کۆتایی بێ. وەڵام من ئەگەر نیەتێکی باشە بێن نمونە بە سەردەمی پێش تێکەڵبوونمان لەگەڵ حکوومەتی عێراق و مەدێنەوە ئێمە لێرە شڕە گومرگێکمان هەبوو گومرێکی باشمان نەبوو شتێکی ئۆتۆمان نەبوو بەس چونکە باسی زۆنەکەی خۆمان دەکەم بەس چونکە ئیدارەی مالیەکەی ئێرە بجوانی دەدرەوە بە قوتی دەدرا بەشی ئاوەدانی دەکرد بەشی موچەی دەکرد بەشی هەموو شتێکی دەکرد عێراقیەکان داهاتنە ئێرە دەیانوت دەبێ ئەمە ڕۆژێ بگەینە سلێمانی کەسوکارەکانی خۆمان لە هەولێرەوە داهاتیان ئێمە دەبێت ڕۆژێ بگەینە سلێمانی بووینە تەنها یەک شتمان هەبوو ئێمە ئیداری مالیەکەمان بە پوختەی بەڕێوە دەبر و بە پوختەی دەدرا شتێکی تر نەبوو بۆیە من پێم وایە ئیدارەی مالی ئەگەر بەڕێکوپێکی بدرێ ئەگەر کەمیش بێ دەتوانی لەگەڵ ئەو کەمیە خۆت بگونجێنی واقعی ژیانی خۆت بگونجێنی لەگەڵ ئەو واقعەیە بە کوردواری خۆمان پێی دەڵێن کابانێکی باش بکرێت دەکرێت کابانێکی باش باشە بەس بەکو داهاتی فرۆشی نەوتیش بەتەن کرد ئێستا نەیعلان دەکرێت بەزەوەی کە رەخراوەکانی بواری نەوتڕای دێن نابێ داهاتەکە بڵاو بکرێت ئێستا باز دەکرێت وەکو پێشتر قسەمان لەسەر 300,000 بەرمی نەوتی ڕۆژانە هەشتای بۆ بەغداد نزیکەی 230,000 بفرۆشرێت نابێت داتایەکە بێت چی لێ دەکرێت و داهاتە بەیاننامەیەک ئێستا هیچ لە حکوومەتی هەرێم هەیە ئەو داتایانە هەیە چۆن نییە ئێستا هیچ بڵاو ناکەنەوە وەزارەتی بڵاو ناکرێتەوە بابەتێکی ترە بەڵام من پێم وانێ بۆ ڕایگشتی ڕۆژێک بازەوە نەکراوە ئەوەندە داهاتەکەیەتی ئەوەندە بۆ موچە خەرج کراوە وەزارەتی داراییش دەڵێت بۆ نمونە داهاتی ناوخۆ ژمار دەکات جگە لە نەوت لەگەڵ داهاتی سنوورەکان و هاوکاریەوە پەیمانە من پێم وایە دەمێنێتەوە سەر سیاسەتی ئیدارەی ئەو شوێنە ئەو وڵاتە هەنێ وڵاتی سیاسەتی دارایی مەکشوفە بۆ هەموو لایەکراوەیە هەندێک شوێنیشی سیاسەتی دارایی مەکشوف نییە نازانێت چی داخراوە ئێمە نازانێت سوپاس دەکەین کاک مەلاقادر محەممەد
پەرلەمانتاری پێشوای عێراق لە ریژنی دارایی سوپاس دەکەین وا بڕیار کاک دکتۆر حەیدەر بەرزنجی لەگەڵمان بێ بەس دیارە نەتوانرا وەری بگرین سوپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتەمە